کامالا هاریس لەو کاتەوەی کە جێگیری سەرۆکی ئەمریکا بووە یەک دنیا دەستکەوتی هەبووە و کتێبێکشی لەسەر نووسراوە The Achievements of Kamala Harris ئەم کتێبەیە کە 179 پەڕێ و دەستکەوتەکانی تیانووسرا. ئەمە دەستکەوتەکانن کە هەمووی پەڕەی سپیە. ئەمە قسەی من نییە، قسەی جەیسن دوداشە، نووسەری کتێبەکە. ئەم جەیسن دوداشە سەرۆکی ڕێکخراوی فریدەم فاوندیشنە و هەروەها ڕاوێژکاری یاسایی چەندین کۆنگرێسمان بووە و هەروەها ڕاوێژکاری کەمپەینی هەڵبژاردنە خۆجیەکانی ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا بووە. خۆی کابرایەکی کۆماریە. لە سەروبەندی ئەم هەڵبژاردنە و کەمپەینەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردندا ئەم کتێبەی نووسیوە. ئەم کتێبە بە ناوی دەستکەوتەکانی کامەلا هاریس کە هەر 170 پەڕەکەی هیچی تێدا نییە، وەکو تعلیقێک، وەکو ئەوەی گاڵتە پێکردنێک بە کامالا هاریس کە لە ماوەی جێگیری سەرۆک بووە هیچ دەستکەوتێکی نەبووە. لە کتێبەکەدا جگە لەوەی کە هەموو پەڕەکان سپین پێڕستیشی بۆ نووسراوە. هەموو ئەمانە ئەمە بەشی کتێبەکانن کە نووسراون، باسی ئابووری، باسی ئەمن و ئاسایش، هەروەها باسی پەنابەر کراوە، بەڵام لە ناوەڕۆکی کتێبەکە هیچ شتێک نەنووسراوەتە کامالا هاریس هیچ دەستکەوتێکی لەو بارەیەوە نەبووە. کتێبەکە لە 7 ئۆکتۆبرەوە کاماژەم پێکرد زۆر ناوبانگی دەرکردووە و فرۆشێکی زۆری هەبووە لە ئەمریکادا. نارەکانی کامالا هاریس و دیموکراتەکان کتێبەکە دەکڕن و گاڵتەی پێدەکەن و زۆر کەس لە سۆشیال میدیای ئەمریکی گاڵتە بەم کتێبە دەکەن. نرخی 16 دۆلارە. ئەوان لە کۆمنتی سۆشیال میدیا دەنووسن چەندانەیەکمان دەوێت و دەمانەوێت بە دیاری ببەخشینەوە یاخود بابزانین دەستکەوتەکانی کامالا هاریس چی بووە. ئەمە یەکێک بوو لەو بابەتانەی دەرچوونی ئەم کتێبە، یەکێک بوو لەو بابەتانەی کە لە هەڵبژاردننی ئەم ساڵی ئەمریکادا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو، بەڵام شتێکی ناخۆش بوو بە نسبەت کامالا هاریسە.